ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆنن باشن دەمەکە لایڤمان نەکردیە یەک دوو بابەتی شەبوو پێم خۆش بوو لەگەڵتان باس بکەم خێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین سەرچاو ئەندە باز لە گۆڕانکە هەواڵ و سەرنج باز دەکەین هاوڕێیان بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان شتێکی زۆر دڵخۆشکەرە دوێنێ دیتم وەڵا ژینگە دۆستی لە کوردستان زۆر گەشە کردی ئەو شتێکی دڵخۆشی ئەو گروپەی کە داکۆچی لە ئاژەڵ دەکەن لە ژینگە دۆستی دەکەن گەلەک زۆر بووە ئەوە شتێکی جێی پێشکەوتنە ئازاردانی ئاژەڵ من تێناگەم یعنی بە زدی مرۆڤ چۆن دری دێت ئازاری ئاژەڵ بدا کە بێتاوانە یعنی کار سەگ پشیلەکە خزمەتی گەورە دەکەن کورە وەڵا حەق هەموو ماڵێک سەگ و پشیلەیەکیە بێت تا بزانن خۆشەویستی ئاژەڵ بزانن هێمنتان دەکاتەوە سادەقترین گروپ برێم بوونەوە ئاژەڵەکانن ئەوەندە فرتفێریان نییە خۆشتی بێ خۆشتی دەبێت بەخێر بێ هاوڕێیان پارتی فێرە زۆر هەرتیفالی قۆڕە بڕوا بکەن هاوڕێیان تا برادران لێ بە هەندەشتی تەسەوڕ بکەن ئەزانی چیان لێکردینە جگەرەوەی دیتان کە لە مانجی پیرۆزبایی جەژنی ڕەمەزانمان کردێ چون شکایەتیان کردێ گویا باسی شتی کسیمان کردێ بەڵگەکەمان بڵاو کرد مشکلەوەی فەیسبووکیش بڕوای کردیە یعنی هەویە و جواز بە ناوی ئێمە دەردەچوێنی ئەچی ئەڵێ ئەو کاونتە ئی ئێمەیە ئەوە وەرەقەی مەحکەمەی عێراقی تەزویر دەکەن دەینن کو شتە قێزەوەنانەی لە کوردستان بوو ئێستا هەموو ئەو شتانە دەینە ئەوروپا دەینە ناو فەیسبووک فعلی هەچی فعلی قۆڕە دەیکەن هەویەت بە ناوی دەردەینن جوازت بە ناوی دەردەینن دەڵێن ئەوەی ئەو کاونتە ئی ئێمەیە بردیتی ئەجا ئەمەش ئەوە دەکەن ئەجۆرە لەگە فەیسبووکی بکەوێنە ئەو شەڕ و شۆڕە با کورتی خەڵک کە بەمە دەڵێ دۆندە ڕەخنەگری پارتین بە ویژدان بڵێ ناوڕێن لەو نوقتەیەکێتی ئەزیەتی خەڵکی نەدایە لە سوسیال میدیا هاکت بکە پەیجت لێ قەپات بکە کورە ریپۆرتی لێ بدە من نەمچی علم دەیان شتە بۆ لە دژی یەکێتی لە دژی تاالەبانی خۆ هەموو ئەوانەی معاناتیان هەیە بەدەست پارتی ئەو شتە فعلە قۆڕە تەسەوڕکە ئەبوو چۆی هەیە ئەبوو ڕێیانی هەیە کۆز ئەستێرە کەریمی هەیە هەرچی شتی قێزەوە نەفرێداتە ناو سوسیال میدیای خەڵکی خەریکی ئەو شتە تافیعانە دەکاتن کە بابەت نییە هیچ استفادەی نییە قەت دەیتان ڕۆژێک لە ڕۆژان ئەزیەتی کەسێک بدا کە دە تیکتۆچیانە بی پایزیان لێدا بخەنە بەس دێ ئەوانەی ڕەخنەگری دیندانەوە ئەو نیشتیمانە جوان بکەن لەوانە دەدا دەمی ئرهاب دەکا دەمی مافیا دەکا دەمی میدیای سێبەر تۆمەت هەڵبەستین هاک نازان هەر شتە قێزەوە نانە هاوڕێیان خاڵش کەش دوو ڕۆژە لەو دوو ڕۆژەی وعدیان بە مندایە و بەڵێندەرانەی سلێمانی ئەو دوو ڕۆژە ڕابوەستن 67 شکایەت ئی دەوڵەمەندەکانی سلێمانی لەسەر دوو موسڵاوی عەرەب لە سلێمانی بوونە 7,000 دەفتەری خەڵکی سلێمانیان بردیە 7,000 شکایەتیان لێکردینە 3 مانگ ئەو دوو عەرەبە جیرانە دوای ئەو مادەیان لەو گۆڕینە بەریاندانا ئێستا مەسئول مەڵبەندی سلێمانیەکێتی زیادی کوڕی شەهید جەبار لەگەر شێخ جەمال تاڵەبانی کە بەرپرسی نووسینگەی بەشێک لە کاروبارەکانی بابلیە ئەوانە بووینە دیفاعکەری ئەو دوو عەرەبەی کە بازاری سلێمانیان لە 2017 ڕوتان تۆ 700,000 دۆلاریان لەوانە بردیە لە مەحکەمەی هەموو دۆستەکانیان لەو قەپات کردینە مادەیان گۆڕیە دیدارم لەگەڵ
کوڕی جەبار کردیە بەرپرسی مەڵبان دیدارم لەگەڵ شێخ جەمال کردیە بزان کو تێی دەتەقێنی دەرێ کارمامزە شێخ جەمال تێت تەقان بۆیە ئەوە تەواریئی بووە دۆسیەی ڕۆژ یەکشەم یان دووشەم دەبینی دۆسەی ناو مەڵبەندیشت باز دەکەم چ فەزا ئسکانداڵەشی ئەبڕوو چوونت کردبوو لێرۆ لەسەرێ بۆ تو لە خوارێ بووی باشە بێزارم بکەی شتی زۆر خەتەرتریش باز دەکەم ئەوانە ئەو دوای ئێستا ئەو دوو بەرپرسە پارەی 67 دەوڵەمەندی سلێمانیان بردیەوە دەوڵەمەندەکانیش بە دەنجی بەرز جورئەتیان نییە قسە بکەن بەداخەوە دووسێکیان ئامادەیان دەربڕیەوە دەنجیانم هەیە کە چۆن 180 لە زیاد کوڕی شەهید جەبار ئەگە بە درۆزنم دەرنەینای زیاد حەقەتبی باشە ئەندامی سەرکردایەتیەکێتی کە چۆن قسەی ناڕاست کردیە خەڵکت برتە ماڵەکەی خۆ لە پێنای ئەو دوو عەرەبەی لە 30 دەفتەر و 40 دەفتەری 5 دەفتەرت پێداوە ناوت دەدەن ناو کە ئەتوو زشار کردی سەبر بگرن هاوڕێیان کورە زۆر کارە ساتە بەجددیە یعنی من پێشتر دەم گوت بەرپرس مەڵبەند چییە بەس کاکە خێر و بەرەکەتە مەسوول ئاسایش چییە دەوڵەمەندی وا هەیە بە منی گوتیە وتی ناوی هەندە بەرپرسی ئەمنی گوتی وتی پێم گوتینا 20 دەفتەرتان دەدەمێ ئەوە بگرن ئەو کاسبیەش پەیدا بوو ئەو کاسبیە کاسبی یعنی پارەی لە دەوڵەمەندێک وەردەگرن یان دویان وەردەگرنەوە پارەیە ئەو مەسوولی کورە ئەوەش ڕزق کاسبی ئەی هاوار یعنی چ کارە ساتەکە لەو نیشتیمانەی بەڕوا بکە ناوی دووسێ دەوڵەمەند مەسوولی ئەمنی پێگوتم وتی پێم گوتینە 120 پارەت دەدەینەوە پارەت دەدەینێ لەو پارانە بەس لۆ ماوەگرەوە چ کارە ساتەکە ئێدە وەڵڵا لە بۆم نییە هاوڕێیان بە سەرینگۆ بە سەری خۆم باوا بڵێم کوردواری بووە کابرایەک هەبوو لەو چوار قوڕنەی با 1 ملیۆن دۆلاری ئەشاملەوە گرتەوە بەس گوتی سوپاس هەر ئەوەندا لە ژیانیشم ئەوە ئەلێرەمە تەحەدا دەکەم پارە مڵک لە بۆ چەندین کەس وەرگرتیتەوە ئەگەر 1 فلسم لێ وەرگرتبی 1 فلس بەرحاڵ هاوڕێیان بینە سەر ئەو بابەتێ بەسەر خۆش بوو وەڵا زۆر خۆش بوو گورە بابە ئەو کاسبیەی ئەتو دەبیە مەسوولی ئاسایش ئەتو دەبیە مەسوولەکی ئەمنی مەسوول مەڵبەند ئیتر یان دیفاع لە دز و زەردان دەکەی یان دیفاع لە دەوڵەمەند دەکەی پارەی وەردەگری بابم وەڵا براوە کاسبیەکی باشە توش نەکبەت بەم ئەمەش نەکبەتی وەچی مەژرەوە ئەوروپای 30 ڕۆژ ئیش دەکەین 25 وەرەقەمان پێوەرناگیرێ ئەوزە 10 لە بۆ خانیە و 5 لە بۆ کارەبایە و کاکە خەڵک لە نابتە پارتی دەچێتی هاوڕێیان ئەوەی ئەزیەتی منیدا کە بۆ بێم قسە بکەم بەداخەوە زۆر چاواشی خەڵک دەکرێ کێشە لەوە نییە پارتی چاواشی خەڵک دەکا کێشە لەوەدایە کۆمەڵێک میدیای سێبەر سەیریان بکەن یعنی بە زەوقی پارتی خەبەردا دەڕێژن ئەوانە هەموو یان پارەیان دەدەنێ یان سێبەریانن برادەران هەمومان قسەکردنەکانمان مەرز نییە بڵێن پارتین نا ئەوانەی کە لە پشت پەردەن خەتەرترن لەوانەی کە بە ئاشکرا ئومێد خۆشناو زۆر خۆشترە لەوانەی ئومێد خۆشناو و هێمن هەورامی و کورا ئەوانە زۆر خۆشترن لەو خەڵکانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە بەڵام دەستی دوی پارتی وێچێتین بڕوا بکەن ئەوانە خەتەرترن و خەڵک گیانێ ڕادەگری کۆمەڵێک پەیز و ماڵپەڕان بە ئاشکرا ڕکلام لە بۆ مەسعود بارزانی مەسرور بارزانی لۆ پاڤل دەکەن بەڵام بە خەبەردا ڕشتن سۆسیا هەر یەکەکت زانی هەر حیزبەکت ناسی هەر کەسەکت بڕۆ لۆگۆکەی دەزانی چیە پێناسەی چییە میدیاکەیتی فەوزای دروست دەکات لە سوسیال میدیا خەبەری کودا دەڕێژی هەر زۆر بە ڕاشکاوی دیارە نەک بە خەبەرەک شت تەقیم بە یەک خەبەر ناکرێ هاوڕێیان ئەمە خەبەردا دەگرین لە خزمەت پارتیە خەبەردا دەگرین لە خزمەت یەکێتیت تۆ بە کولەن یعنی بە گشتی چاودێری دەکەی دەیناسی بای چەندی ئەو ئینسانە پێویست ناکە قسەی لەگە بکەیت لەو ڕوانگە چەند پەیج و ماڵپەڕێک پەیج و ئەکاونتێک بە ئاشکرا بە ناوی میدیای سێبەر ڕکلام لۆ پارتی دەکەن ڕکلام لۆ مەسرور بارزانی دەکەن ڕەنگ بیان بە تەلەفۆن یعنی پەیوەندی بەوانە شکەم یعنی ناکرێ هاوڕێ ئەمە بەس تەلەفۆن لە بۆ مەسئول بکەین نەنا ئەو میدیا سێبەرانەی کە خیانەت دەکەن لەگە قەڵەم بۆ پارە ئەو ڕۆشنبیرانە
بڕوا بکە من هەوڵمدا لەگەر دەنجی ڕۆشنبیریش پێم ناگیرێن بەس هەوڵ دەدەن بەوانەش دادەین. برادران سوودانی لەسەر هەڵبژاردن بۆ زانیاریتان پارتی هەموو ئامادەکاریشی بۆ هەڵبژاردن کردیە وە دەکا ئەوە مەزدەرە ها نەک ئەوە یەک لەو نمونانە دوێنێ پێیان گوتم ئێستا لە نێوان مەسعود بارزانی ئومێد خۆشناوی وەکو بەرپرسی هەڵبژاردننی هەولێر دەیەوێت دەرببڕی سەرپەرشتی هەڵبژاردننی هەولێر بکە مەسرور و نێتیر لەگەرەوە پشتیوان سادق بی بەس سەری یعنی بڕوا بکەن ئەوە مەزدەرە قسەی ئەو مەزدەرە تا ئێستا غەڵەت نەبووە ئەم سوپاسی دەکەم لێرەڕا وەدی وتم باشە پارتی ناتوانین بەشدای وتی سیغەیەکی قانونی دەدۆزرێتەوە ئەو پەڕی مانگێک دوو مانگ ئەگەر تاخیر بکرێت دیارە ئەو قسەی ویە مەرز نییە گوتی بەڵام بەو کۆمسیۆنەی عراقیە خۆ پارتی مشکلەکەی لە چدایە هاوڕێیان مشکلەکەی لەوەدایە ترسی لەو کۆمسیۆنە هەیە پارتی دەترسێ ئەزانێ لەو کۆمسیۆنەی ئێستا هەیە تەزویری پێ ناکرێ شەڕەکەی ئەوەیە هەر ئەوەندە هیچ کەنیە هیچ کەنیە چەند جاری کەش باسمان کردیە پارتی نە چێشەی ئێرانە نەهیتەوە بوار نادرێ بەو کۆمسیۆنە تەزویراتی کۆن بکات هەرایەکەی لۆ هەندێک ئەو کۆمسیۆنەیەکی هەفتەوە دەبی بەڵام ئەو زانیاریانەی هەیە تا ئێستا ئەو دەبینن کە دوایینی پەیامێکی زۆر تون بوو هاوڕێیان یعنی بڕوا بکەن نازانم دە میدیا سێبەر و ئەوانە دەڵێن وەڵا بایدن بە زەوقی مەسرور قسەی کرد کاکە بایدن ئەڵێ دەوێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ یعنی نابی تەزویر بکرێ یعنی نابی تەزویر بکرێ یعنی هەڵبژاردن دەبی بکرێ زۆر ڕوونە پەیامەکەی ئەوە دوو سوودانی لە ناو کۆشی سپی ئەڵێت ئەبێت قوارەی هەرێم دەکەویتە خەتەر ئەگە هەڵبژاردن نەکرێ هاوڕێیان ئێستا مەعاژە بەغدادێ نازانم چ دەبیت نەفتی کوردستان بڕا هیچ قوارەی هەرێمی نەڕووخاند هیچ قوارەی هەرێم هیچی لێ نەهات وایان نا ئەوەی قوارەی هەرێم دەڕووخێنیتن ئەو فەراغە دەستوریەیە ئەو هەڵنەبژاردنەیە ئەوە هۆکاری سەرچی دەبی لە بەڕووخانی ئەوەی کاکە معقولە 2 ساڵات و لە فەراغەکی یاسایی دای و پارتی دەوێت زیاتریش درێژەی بچێشیتن جێ لێ نییە هەر بە گۆترە بستە پێش دەشتە و لێ خوڕە بە کەیفی خۆیان ئەوە ناکرێت کاکە یعنی کەس لێت قبول ناکات 2 ساڵە تەمەنیت پەرلەمانت نییە حکوومەتت کار بەڕێکەرە دام ئەنجومەنی پارێزگاد نییە بەجددی ینی هەمووی کار بەڕێکەرە مانگەک 2-3 کاچی خۆم بەس نەبووە 2 ساڵ ئەو زە درێژەش دەچێشێ سش هەموو شتێکی لە عێراق دەوێت بەس نابی کۆمسیۆنەکەی بی ترسەکەشی هەمووی لەو ساختەکاریەیە کە دەیکرد کە ئێستا ڕێ لێ دەگیرێ بۆیە هەموو ئەگەرەکان ئەوەیە هاوڕێیان بایدن زۆر بەڕاشکاوی کە دەڵێ دەبێ هەڵبژاردنێکی پاک بکرێ ئەو لەگە ئەفریقیەکانیش کە دانیشتنی کردبوو هەمان باس کرد دەبێ هەڵبژاردنێکی پاک بکرێ سیاسی ئەمریکی بەر لەوەی قسە بکە ئەوروپی ئەو جملانە ڕاوێژکارەکانی پێی دەڵێن راپۆرتی دەدەنێ بۆ زانیاریتان راپۆرتی دەدەنێ ئەوە سیاسەیە ئەوە لە بەرز برسی بەشەکان لە هەمووی دەچی لە بۆ مختصر دەستەکەن بایدنی خۆ بایدن متابعەی قەزیە موچە ناکە کە دەرێت دەستا خۆشویدی و موچەتاندایە راپۆرتی لۆ چووە برادران راپۆرتی لۆ چووە ئەگەنە بایدنیش ئاگای لە مشکلەی موچەی هەیە و ئاگای لە هەژماری من هەیە بایدنیش ئەرە لاهورە قسە قۆڕەت چیە کردت یعنی ئابڕووی خۆت برد بە خۆت هەندە وەزعت باش سادەی بازی هەژماری منیش دەکەی بەرتیل دەدەیە پارتیەکە هەژماری متی هەموو کەس دەزانی مؤسسەیەکی ئەوەی کۆمپانیایەکی ئەهلیە و کە هیچ منتقیەتی دەوڵەتی تێدانیان گۆ خەڵکی ڕەخنەگرن کاچی خۆم ئەوی لە پارتی نزیک بۆ فلیمی سوستە شوعیەکی گەورە و گران هەسکەکی گەورە و گران تاالەبانی مامت گۆڕان و نەوشیروان فترەیەک کورە چه حزبەک هەبووە لە پارتی نزیک تۆ فلیمی نەست بەرحاڵ بینەوە سەر ئەوە بایدن بە ئاشکاڵەیە بێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێ سێ وشەی گوت ئەی کاچ خۆمەولۆ لە خزمەت پارتی دایانەوێ ئەوە بکەن مەسعود بارزانی وەی گوتیە مەسعود وە دەرێ بەس ئەوە ناوێری بێتن لەبەرەوەی دەزانی ئەوی ساختەکاری دەکا مەسعودە ئێخۆ چێ ساختەکاری کردێ لە 32 ساڵەی بە پلەی یەک پارتی بە پلەی دوو یەکێکی کە مەسعود دەرێ هەڵبژاردنێکی پاک و بێگەردەوە حەقە هەمومان هۆی های لۆ بچێشین ینی بەجددی نوکتەیە وەکو کابراایکی درۆزن بڵێ دەبی هەمومان ڕازگۆ بین
ئێکاکە هەموو ئەنگۆنە تەزویرتان کردی لەو کۆمسیۆنە بۆیە کە بایدن وەدەرێەوە سوودانی لە ناو کوشتی سپی ئەڵێ دەبێت هەڵبژاردنێکی ئەگەر قوارەی هەرێم دەکەوێت دەخەتەر ئەگە هەڵبژاردن نەکری ئێکاکە و پەیامە بەجددی نازانم تێدەگەن ناگەن یا هەر فشیان پێدێتن ئەوی قوارەی هەرێم دەخاتە خەتەر وەڵای نە معاشە نە نەفت بڕینە نان داخستنی مەسەلەن نووسینگەکانی هەرێمە هیچ قوارەی هەرێم نایەتە ئەرقا ئەوی قوارەی هەرێم دەخاتە سەر خەتەر پێشێرکاری ئازادی سیاسیە بە پلەیەکیش نەمانی ئەو حاڵەتە دەستوریانەیە کە لە هەرێم هیچی وجودی نمایە کاکەسە چمایە لە کوردستان هەمووی کاربەڕێکەر و بە گۆترە بەڕێوە دەچی هیچ سیغەیەکی قانونی نییە بۆ 2 ساڵوە هەبووە قەشمەری ئەو چەند جارە دادەندرێ ئەلەو مانگەی دەکرێت ئەلەو مانگەی دەکرێت تاخیر دەگری یعنی قەشمەری خانەیە قەشمەری خانەیە بۆیە هیچ ئەسڵ و ئەساسی نییە و دەشبینن هەموو ئەو ئەگەرانەی هاوڕێیان هاوچەشەکان زوو دەگۆڕێن بەس جارەکەی دریش باسمان کردیا عێراق وازەعیف نییە تەسلیمی پارتی بی بڕوا بکەن عێراق وازەعیف نییە عێراق 2003 و 5 و 9 و 2 و 12 و ئەوانە بی فەلەن دەمانگۆت شەرتی پارتی لەسەری جێبەجێ دەکرا بەس بە پێچەوانەوە عێراق خاڵی بەقوتە کەموچە دەدرێ ئەوە هیچ دەستکەوتی مەسرور بارزانی نییە هەندێک میدیای سێبەری ناپاک باش دەکەن بە راپۆرت بە ریپۆرتاج کاکە عیب بکەن وەڵا شەرم بکەن 2 فلستان دەدرێتەوە چی ئێسکی سەگ دێن ئەوە دەکەن ئەوە بڕیاری دادگای فیدرالی عێراقە بە ویژدان بڵێن دادگای فیدرالی عێراق تا ئێستاکە هەر قرارشی دەرکردی حکوومەتی عێراق ملتەزم بووە ئەوە بڕیاری وانە ئەوە زەختی ئەو مامۆستا ناڕەزایەتی و گەنج کە بە مانگ لە سەزادەی بوون بێ شەرەفینە یعنی ئەو هەموو مامۆستای ئەو هەموو خەڵکە و هەموو بڕیاری دادگای فیدرالی لۆ دەیکەنە دەستکەوتی مەسرور بارزانی خۆگەم بە مەسرور بارزانی نەیەگۆ دەوی پارەی لە بەغدا بێ خاینە نابی پارە لە بەغدا وەربگیرێ دیتان ئەو جەماوەرەیان تەعبیە دەکرد ئێستا لە بەغدا دێتن ئەوە بەرەوبوومی ڕەنجی شانی بە پلەیەکی ئەو خەڵکە ناڕەزیەیە ئەو پەرلەمانتارانەیە ئەو خەڵکەیە کە وتیان با وەکو وەزیرەکانی پارتیۆچێتی وەکو دام و دەستگاکانی کە پارە وەربگیرێ لۆ دەیکەنە دەستکەوتی مەسرور بارزانی ئەگەر خۆتان نەفرۆشتی بی ئەگەر خۆتان نەفرۆشتی بی ئەوە بڕیاری دادگای فیدرالی تەحەدا دەکەم ئەگەر یەک بڕیاری دادگای فیدرالی دەرچوو بۆ حکوومەت عێراق التزامی پێ نەکردبی ئێکاچ خۆم لۆ دەیکەنە دەستکەوتی کەسەک کە سەرچاوەی ئەو نەهامەتیانەیە بەخۆ بە نێچیری ئامۆزای و بە قوباد و بە پاڤێل و بە هەمیانەوە هاوڕێیان من نامێ بازە شەڕی ئێران و ئەوە بکەم ئەوە حاڵەتەش کەیە ماشەڵڵا کوردیش ئەوەندە شاعیری زۆرە و محەلیلیشی زۆرە بەڵام یعنی ئەو هاوچێشانە هەموو ئاڵوگۆڕ دەکرێت قسانەی ئێمە دەکرێت ڕەنگی بە 1 سەعەتی کە ئاڵوگۆڕ دەکرێت جەنگێک ڕوو دەدا ڕووداوە ڕوو دەدا هەموو هاوچێشەکان دەگۆڕی ئەو قسانەی خەڵک دەیکا حتا بەو تەحلیلاتانەی کە هەیە خۆی پێ پرۆفیسۆرە هەمووی بە دەقە و سەعات خاستن ئێستا دنیا وەکو سەدەی کۆن نییە بە ڕۆژ دەگۆڕێ بە سەعات دەگۆڕێ بە ڕووداوێک دەگۆڕێ کورە جیهان 11 سپتێمبەر و دوای 11 سپتێمبەر هاتنی داعش و دوای داعش یعنی کڕۆنە و دوای کڕۆنە ئەوانە جیهانیان گۆڕی هاوچێشەی جیهانی شەڕی ئۆکرانیا بەس ئەوانە کە دی هەموو جیهان دەگۆڕێ بۆیە کەس ئەوە نەکە بڵێ وەڵی 3 مانگ لەمەوبەروەی گوت گرنگ ئینسان دیفاع لە پرەنسیبە ئینسانیەکانی خۆی بکە لە بەرەی خەڵک بمینێتەوە خیانەت نەکا دژی ستەم بێت ئەوانە سەروەریە تعلیلەکت غەڵەت دەبێ سەرنجەکت نادروست دەبێ ئۆکەیە تو ئینسانی هەموو کۆشی سپی غەڵەتی دەبێ کاکە دەستگا هەواڵگریەکان غەڵەتیان دەبێ بەس ئەوە عیبە لە سەفی ئەو سیستەمانەدا بی هاوڕێن دوایان شتیش لەسەر هەواڵگەری پارتیەک خەبەریان بەدەست گەشتیە تەسەور دەکەن مەسرور بارزانی گەورەترین یەکێک لەو عوقدانەی هەیە چییە تەقیمی سەقەتی دام و دەستگاکانی پاراستنی خۆی چی قەت ڕاستیان نەجوانیە هەموویەکی گۆپاری تێدەگەی خوار و خێچە بڕوا بکەن بە 1-2 بەرپرسی هەواڵگیری وتی کاتانێ دەکەم خەبەری درۆم مەدەنێ چکو هاوڕێیان هاوە تێمەگەن وەچی نۆهەتەکانە پاراستن موسسەسەیەکە وەکو پەکەکە من ئەوەندەی تێکەڵاییم هەبووە لەگەر هەندێکیان
سەرچاوەی ئێمە زانیاریمان دەدەنێ یعنی زۆر ڕێخستن دیسیپلین خاصە نەزەت حالی پاراستنی بگەیاندا ئاستەکی زۆر بەرز لۆیان بۆ زانیاری لە ڕووی دیسیپلینەوە نابی غەڵەت بکرێ نەک لە پێناوی ئەوەی یعنی نابی ئێستا مەسەن تەقییمێک لەسەر قادر نادر بگوترێ جێ دەدەناوانە تەقییم دەکەن راپۆر دەدرێت دەیاندرێتێ نابی غەڵەت بکرێ نەک لەبەر ئەوەی قادر نادر قسەش دەکەیان یەکەشکە نا لەبەر ئەوەی نابی ئەو دام و دەستگایە تووشی غەڵەت بێ ئەوە شتێکی جوانە لە هەموو دام و دەستگایەکە بێت بۆیە مەسرور بارزانانی عوقدەی ئەوەی هەیە بەدەست پاراستن بەگشتی و هەواڵگری بە تایبەتی کە دایموو سعات خەبەرەکانیان سەقەتە خەبەریان غەڵەتە پێشبینیشیان هەموو سەقەتە لەسەر عێراق لەسەر یەکێتی نیشتیمانی لەسەر حزبە سیاسیەکان لەسەر کەسێتیەکان لەسەر مامەڵەکردنیان یعنی خۆ مەسرور هەمووی بەخۆی بڕیار نادا مەسعود هەمووی بەخۆی بڕیار نادا کاکە ئەوە راپۆرتە لۆیان دەڕوە پاراستنی پارتی ئێستا دەزان بە پلەیەک خەریکی چنە چێ سەر بەنێ چیرە چێ سەر بە مەسرورە چێ لای چیرۆ دەکات چێ کۆمنتی لۆ دەکات بڕوا بکەن ئەوە یەکێک لەوانانە تەقییماتیان لەسەر منتیقە ئێران یەکێتی عێراق هەمووی سەقەت بووە تا ئێستا 3 کەس گۆڕدرایە بۆ زانیا بەرپرسی هەواڵگریان بروس قەسابیان گۆڕی کردیانە فرسەد غەزالیش ئێستا گۆڕایە ئەو ماوەیەکی کەمە ناجیان هینایە ناجی بەرپرسی پاراستنی نوێی کۆنی هەولێر بوو کە مەسرور ئەوەندە تووڕە بوو ئەوە و هۆشەنجی بەرپرس و جێگرەکەشی گۆڕی هاوڕێیان ئەنگۆ شوردەکاریە نازان بەس کەم دەڵێم لەگە خەڵکی پاراستن تێکەڵاویمانەیە لەو ڕوانگەیە ئیترە جوملە ئێم لێ بەغەڵەتەوە نەکەن زانیاری کەستان نازان چێ بەرپرسی پاراستنی هەولێر بەس ئێمە دەزانین ناوەکەشمان بڵاو کردەوە دکتۆر عەبدوڵایەک بوو چێ بوو کە کردیتیانێ ئەو ناجیە بەرپرس و کەس نەیدەزانی قۆناغی ناجیش فاشلترین قۆناغ و سادترین ئەوە لەبەرەی ناجی حتى لاقادی اجتماعی ئەوەندە خراپە لەگە ئەو هۆشەنگەی جێگیری خۆی ببینی خراپ وایە نەکاک هۆشەنگ وایە یعنی تەقییماتیان دەکەن پێشبینیان دەکەن یعنی هەمووی فەشەلە کاکە بە یەک جاری 50 ئۆندە ئاسایشەکەتە بەردەستی داعش ئێوە گەورە کوژرا لە شەڕی داعش ئێوە گەورەترین کاکای هەواڵگری پێشبینی هەیە هەواڵگیری خەبەری دەقیقی هەیە کورەوە هەموو خەبەریشیان غەڵەت و سەقەتە هەر لەسەر زیندانیانی بادینان بگرە بەنمونە ئێخۆ مەسرور بە تاقەتەنە بڕیار نادا کاکە هەواڵگری خەبەری لەو خڕ دەکاتەوە پارازن خەبەری خڕ تووشی ئەو دەردەیان کردیە بڕوا دەگەی مەسرور بارزانی گوت تکاتان یەکەموندا درۆم لەگەمەکەن عوقدەی درۆیان هەیە هەموو تەقییماتیان سەقەتە ئەو دام و دەستگان لەبەرەوەی لە دڵەوە نییە لە دڵەوە خەڵک لۆیان ناکە هاوڕێیان مەبدەع نمایە نێ ئەو خەڵکەی زانیاری دەداتە ئێمە بە سەدقات لە دەستگای پاراستن و زانیاری ڕاسترە بڕوان پێ بکەن هاوڕێیان چەندین جار هەواڵی ناو ماڵی بارزانی پاراستن ئێمە بە سەدقاتی لە یەکێتی دروستتر بووە خەبەریان بەم ئەو وا بووە لە پارتی کورە بابە وەڵڵا لە گوێی گانووسینە بالعەکسە یعنی زانیاری ئەو دام و دەستگانە هەمووی غەڵەتە زان بۆ لەبەر ئەوەی کادیرەکانیان بە دڵسۆزی ئیش ناکەن بە پاچی ئیش ناکەن بەس ئەو خەڵکانی خەبەر دەداتە ئێمە لەبەر ئەوی مەبدەعەکەیە لەبەر ئەوی دڵسۆزی هەیە دەقیقترە مناڵم هەموومان غەڵەتە ڕاستە بەڵام ئەو دام و دەستگانە تووشی ئینهیار بووە کەسی قەی بە کەس نییە هەموو شتیان بوویتە راپۆر نووسین خاستن پاراستن ئەوە عایدی نێچیرە ئەوە عایدی برا گەورەیە دەستگایەکە گرنگ ئەو گۆڕانکارە ژوودایە و مەسرور عوقدەی ئەوەی هەیە و سێم بەرپرسی هەواڵگریە بگۆڕیتن و ئێستا ئەوان لە ئەزمەیەکی زۆر گەورەدان و هەڵبژاردن تا ئێستا لە وەختی خۆی دەکرێت ئیتر نازانێ پارتی بووە ئەزمەیەکی زۆر گەورەیە با بەردەوامی بڵێ تحەدای هەموو ئەو دەکەم ڕەنگ بی هەندە شتیش بکاتن بەڵام ئایندەی لە ڕیفراندۆم خراپتر دەبیتن کاچی خۆم ناکرێت یعنی جگە لە نادەستوری بوون قاوارەی هەرێم هەشتا چی هات پارتی مسەببە لەبەرەوەی ڕێگری دەکات لە هەڵبژاردن ڕێگری دەلە شتەکی ئەوە دەکات کە 2 ساڵە ئەڵێ بە قسە تۆ وازی لێ بێنە ئەڵێ هەڵبژاردنێکی پاک و بێگارد تۆ دەوی هەر بەرپرسێک دەگری دەڵێ دەبێت گەندەڵی نەمینێ بەس چیە گەندەڵە دەوی هەر تیرۆرسەک دەگری دەڵێ
دەڵێ دەبی مافی مرۆڤ بپارێزرێ بەس چێوە دەکاتن گرنگ هاوڕێیان ئەو دووسێ خاڵە هەبوو هەرویستم قسە و باس بکەم بەس کورە شەرم بەتانگرێ ئەو میدیا سێبەرانەی کە بە ناوی خەڵک سەر بخۆ وەڵات تەلەفۆنتان لێ بکەم دەمامکتان بە خەبەرەکانتەوە بە خەڵکتان بناسێنین ئەگەر ئەنگۆ بەردەوام بن لەو چاواشەکاریە هاوڕێیان خەتەرترین گروپ میدیایە لە میدیاش ئەوانەی خۆیان پێ سێبەرە سێبەری پارتی وێچێتی ناک وەکو ئەو میدیا سێبەرانەی پارتی وێچێتی نا ئەوانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە ئەوانەتان پێدەناسێنین دیداریان لەگە دەکەن و بە خەبەرەکانیش پێیان دەڵێن 20 خەبەرت داگرتیە من ڕۆژێک دیبلۆمات مەگەزین باس ئەوم کرد وتم کاکێ من باقر بەدڵەکی گەورە وەریگوتم 50 خەبەرەتان 56 بووم لەسەر هەڵبژاردننی تورکیا بڵاو کردەوە هەمووی لە خزمەتی ئەردۆغانیە هەمووی لە خزمەتی بە ژماردم ئەو لە قائم لەگەر کرد زۆر سپاس بۆ گوێ لێ ڕاگرتنتان هاوڕێیان وەڵا هەر غەریبیشم کردن ویستشم قسەتان لەگەڵ بکەم و ئەو دووسێ خەبەرە شەبوو زائیدە نەموچە دەستکەوتی مەسرورە ئەی هاوار نە هەڵبژاردننیش قەوارەی هەرێمیش دەڕوخێت بە موعاش و بە نەفت ڕاگرتن ئەوەی قەوارەی هەرێم دەڕوخێنی بەو موعامەراتانەیە کە ڕێگری لە موئەسەساتبوونی دەوڵەتی هەرێم دەکات قەوارەی هەرێم دەکات بەس ئەوەیە بەس پارتی بەوەی دەیەوێ موعامەرە لەسەر هەرێم بکاتن دەزانێت بە موئەسەسەیەکی دامەزراوەیی وەزعی هەرێم باشتر دەبی ئەمریکاش هەر قسەی لەسەر قەوارەی هەرێم کردی لەسەر حکومەتی هەرێم نەکردی هاوڕێیان جێب دەنا وشانەها ئەمریکا کە قسە دەکا وەکو دامەزراوەی هەرێم باسەکە وەکو برێم قەوارەی هەرێم ئەڵێ هەرێم لای ئێمە گرنگە ناڵێ حکوومەتی هەرێم چیت نییە کاتێک خۆش سپاس بۆ ئەو کاتەی ئێوەش لەگەڵ من تان بردەسەر کاتێک خۆش شەوە شاد